دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سەرەتا زۆر سپاس بۆم بەرنامە جوانە چکە بەجددی من زۆر دەمێکێ ئەمەوێت ئەوەی لە ناخمایە لەوانەیە هەر من تاکە ئافرەت نەبم ئەو شتم بەسەرا هاتە بێت لەوانەیە زۆرینی ئافرەتەکان ئەویان بەسەرا هات بێ و من حەز ئەەکەم هەم چارەسەری بۆ خۆم بدۆزمەوە هەمیش ئەو کەسانی وەکو منن چارەسەریان دەست بکرێت ئەمە سەگیا من ماوەی چەند ساڵێکە زەواجم کردووە بە سوتفە زەواجم کرد سەرەتای زەواجیشم با بڵێم ڕێز و خۆشەویستی هەبوو یعنی زەواجەکەم بەدڵی خۆم بوو هەرچەنە سوتفەش بوو بەڵام وردە سێرم کرد ئەو خۆشەویستیە نەما ڕێز نەما یعنی لەسەر بەسیترین و سادەترین شت ئەوبوو بەکێشە بە ئێستاشەوە چەندێک کە زەواجت کردووە خاتونجان وا بۆ 15 ساڵ 15 ساڵ یعنی سەرەتاوانە بوو نا سەرەتا ڕێز هەبوو خۆشەویستیە بوو یعنی خۆشەویستی ئێستش خۆشەویستیمان بۆ یەک هەیە بەڵام کە ڕێزنەما یعنی وامان لێ هاتووە لێکتری بێزار بوو دوای چەندێک ڕێزنەما دوای چەندێک ساڵکە پێکەوە بوون مامۆساگیان کە مناڵی یەکەممان لەدایک بوو بڵێ ئیتر حتا وای لێ هاتووە دەست بەرزکردنەوەی تایە یعنی عەزێدانی تایە بە جۆرێک یعنی بێزار بووم لەو ژیانە هۆکار چی بوو یعنی کە سەرەتاوای وای لێ هات ئەم پەیوەندیە لەو پەڕی ڕێز و خۆشەویستیەوە بەم شێوازەی لێ هات مامۆساگیان سەرەتا احتیمامێکی زۆر بەڵام وردە چوونە دەرەوەی پیاوان خۆت ئەزانی پیاوان یعنی یەخوا نەگاتەوە حەدەی ئیهمال بێت یعنی ئیهمال بێت بۆ ژنەکەی ئیتر وردە ئەچوە دەروانەیە کە ئاچوە دەرەوە درەنگ ئەهاتەوە ئافرەتیش هەر لە چوارچێوەی دیوارێکە پێویستی بەوەیە کاکە لەگەڵ هاوڕێکانیان چوە دەرەوە لەگەڵ هاوڕێکانیە شەو تا 12 شەو تا یەکی شەو ئیتر نەت ئەوت کە ئەمە ژنی هەیە مناڵی هەیە بە مەسئولیت ناکرد بەرامبەر بە خۆت و بە مناڵەکەشت مامۆساییان ئەوەی ئەزانی کە بەس ئەوەیە نان خواردن مناڵ بەخێوکردن ژن عایدی ئەوەیە ئێژنیش پێویستی بۆیە لەگەڵ یا قسە بکرێت چوونە دەرەوەیە کە بێ لانی کەم کەی تەماڵەکەوانێ موبایلەکە بۆ بەدەستەوە بێت یعنی کە پێم ئەو موبایلەکە دانێ قیامەتی هەڵ ئەسان ئێستا ناوێرم بڵم ئەو موبایلە دابنێ کارێکە کات یعنی مامۆساییان گەیشتەوە حەدەی مناڵەکانیش بێزار بوو نانە سەرسفرە لەگەڵ مناڵتانەیە دوو مناڵمان دوو مناڵتانێت تەمەند درێژون تەمەنی مناڵەکانت زۆر سپاسێکیان 14 ساڵە 14 ئەویان یەکێکی تیشان 10 ساڵە 10 ساڵ بڵێ یعنی بە جۆرێکە مناڵەکانیش بێزار بوون لێمان چەنەها جار مامۆساییان من چوومەتەوە ماڵی باوکم خزم و کەسی ڕاستپاردووە بەڵام ینی ئەو حاڵەتش ڕوویاوە تۆ بتۆری تو بچیتە ماڵی باوک چەنەها جار یعنی وایلاتە خزم و کەس بێزار بوون بە دەستمانەوە بەڕاستی ناشتوانین جابین و مامۆساییان چکە ئێمە یەکمان خۆشێ بەڵام ئەوەی نەماوە لە بینمانە ڕێزەکەیە یعنی ئەمەوێت ئەو حەلە بدۆزمەوانێ مامۆساییان زۆر کەسێ پێم ئەڵێت سەحرە یاڵێ لەوانەیە سەحرتان لێکرابێن یا بەچاو بوو یان لەوانەیە بەس بەڕەئی من کەسێک کە خۆی باش بێ لە ناخی خۆیە ئەو شتانە تەسیری لێ ناکە یان زۆر کاتەوەشم بینیوە تەسیری ڕەفیق و برادەر یان خزم و کەس ئەوە تەسیر یعنی بینیومە لەسەری کە بەناڕاستە خۆی قسێکی لەسەر کراوە تعلیقێک بوو لیا پێکردنی بەس کاتۆتە ماڵەوە چینێکی پێکردوم چۆن یعنی لەگەڵ هاوڕێکە ئێستا مەسەلەن پێی وتراوە تۆ لە ژنەکەتە ترسی کە هاتووەتە ماڵەوانێ ئەڵێ دیارە تەسەڕفاتەکەی تۆ بەنوعێک بووە بۆیە ئەوان پێڵێ ینی تەسەڕفاتەکەی تۆ وا بۆ کە ئەو مامۆساییان من لە ماڵەوە ئاوای لەگەڵمان جاوەرە بچمە دەرەوانێ بە شێوەیەک قەت ناتوانم وای لەگەڵا بکەم قەت باشە کە تۆ ئەم بەو شێوازە گۆڕاوە ڕێزگرتن نەماوە لە نێوانتانە تۆش بە هەمان شێو بۆ ئەوای ئەی تۆش ڕێزی لە ناگری تۆش ئەو وەکو جاران نەماوە لە بەرچاوت مامۆساییان ئەخر ئەزانیی سەبریش تا حدێکە ناتوانیت ئەی تۆش ئەبۆڵێنی تو بۆڵەکەی تۆش بێزاری خۆ دەرەبڕی نامێنێ ناتوانی یعنی تۆ ئەم پیاوە هەر ئێحمالێکە هەر گوێت پێنەیە هەر لە دەرەوە بێت ئەی تۆش تەحمل ناکەی تۆش ئتر تاو ئەتەقیتەوانێ بس یعنی من ئەمەوێت ئەو ڕێزەی جارانم بۆ بگەڕێتەوانێ بەڕاستی من ئەمەوێت خۆشەویستیەکە هەیە بەڵام لە کۆتاییە ئەوەی کەوەی لە پێشترە ڕێزەکەیە باشە کە تۆ چیتەوە ماڵی باوکت تۆراوی تو ڕۆشتیتەوە ئەو خەڵکی نردۆ بە شوێن تا و بتێنێتەوە یا هەرجەتی کەیفی خۆتەوە خۆ دووەرەوە یاشتێکیان زۆر کەسی ڕائسپارت خزم و کەسی ڕائسپارت ئێستا وای لێ هاتووە کە من بچمەوە ماڵی باوکم یعنی گاڵتەیان پێیت لەبێت ئەو شتە دووبارە بۆتەوە مەدەم کە خەڵکە نێرێ بە دواتەوە خەڵک ڕاستپێرێ و مەمنونە بێتەوە جارێکی تر کە تۆ بڕێتەوە دڵنیا بە کە توی خۆشەوێت ینی خۆشەویستەکە یەکو خۆشتەڵی ڕاستە خۆشەویستەکە هەیە بەستەنها ڕێزەکە نەماوە
مامسەگیان ئێستا تۆ ئەگەر ئەتەوێت ئەو ڕێزە بگەڕێنیتەوە بۆ ناو خێزانەکە کە ئەم پیاوە بە هەمان شێوەی سەرەتا چۆن ڕێزی لێ گرتووی بە هەمان شێوە ڕێزە لێ بگرێتەوە فعلەن یعنی من ئەمەوێت ئەو ڕێزە بگەڕێتەوانێ چکە ئەکیدم خۆشەویستیە کە ناتوانین ئێمە لە یەک جیابینەوە. باشە خاتونجان بەخێر بیت طبعاً زۆر سپاس. ئێمە پێمان خۆش بکە تۆ متمانت بە بەرنمەکەت کرد و هاتی لێرە دەردەدڵی خۆتت بۆ ئێمە کرد زۆر طبعاً سپاس. ئێمە هاوکارتە بین یەکێک لەو شتانی کە من بە جەنابتی ئەڵێم تۆکو ئافرەتێکی جوان وکو ئافرەتێکی ئاقل وکو ئافرەتێکی ڕۆشنبیر کۆمەڵک شتەیە بێ بیزانی لەسەر نفسێتی پیاو لەسەر عقلێتی پیاو کە چۆن بیرەکاتەوە نفسێتی چۆنە ئایا تۆ قەت چیت بۆ نمونە بەشداری خولێ بکەی لەسەرەوەی چۆن لە پیاو تێ بگەم یاخود کتێب بخوێنیتەوە لەسەر ئەوەی کە من چۆن لە بیرکردنەوەکانی پیاو لە عقلەتی پیاو تێ بگەم بۆی ئەگەر ئەو حاڵەتێکی هەبوو من بە شێوازێکی تر بامەڵە بکەم مامسەگیان قەت نەچوومەتە خولێکی واوەیان بەڵام تەسەورەکەمەونە بە مشکلی خۆم و مەشغوڵ بوو مەجای ئەو شتانەم نەبووە. ئەی بۆ بەڵام خۆت چیت کردووە لە ماڵی باوکما هەر پێم وتراوە کە پیاو و ڕەبوو تۆ بێدەنگ بات و ئەمە مەکەس بەس ئەوەنت پێوتراوە ئەوەنە لەسەر پیاوەزانی طبعاً یەک شت هەیە زۆر زۆر گرنگە من پێم خۆشە کە زۆربەی خاتونەکان گویان لەم بابەتە بێت چکەمە بەڕاستی بابەتێکی گرنگە زۆر کەسیش بۆ ڕاوشکاریەتە لە ئێمە هەمان شت باسەکەڵێ ئێمە سەرەتا ژیانێکی زۆر خۆشمان هەبوو زۆر وابوو بەڵام ئێستا سێرەکەم ڕێزگرتن نەماوە ژیانەکەمان وای لێ هاتووە و ئەژڵێ بەبێکیش ئیدارە ناکەین بەڵام بەو شێوازش ئیدارە ناکەین کە ئێستا پێکەوەین طبعاً هەندێک شت هەیە من پێم خۆشە کە تۆش بیزانی و خاتونەکان بیزانن ئەوی شەوەی بیرکردنەوەی پیاو یاخود عقلێتی پیاو چۆنە کە ئەمە پێویستەکە هەموو خاتونێک بیزانێ بۆی دوای بزانێت چۆن مامەڵاکە طبعاً یەکێک لەو شتانی کە بەدواداچوونم بۆ کرد لەسەر ئەم کێشانە ئەم شێوازی کێشانە ئەوە بوو کە عقلێتی پیاو عقلێتێکی ڕاوچی هەیە پێوترە عقلێتی سەیاد چۆنە عقلێتی ڕاوچی ئەوی شەوەیە تا کەسێک بەدەستهێنێ زۆر هەوڵی بۆیە کە سەرەتا ئەم کەسی بەدەستێنەوە زۆر هەوڵی بۆیە زۆر گرنگی پێە زۆر ئێتیمامی پێ دواتر کە شتەکەی بەدەستێنا ئەبێ بە تەحسیل حاصل یعنی تازە شتەکە بووە هەیە لە بەردەسیاتی بۆیە دواتر وای لێ دووردۆردە گرنگی پێدانەکەی کەمەکاتەوە ئەو ماوەی کە پێشتر تەنها لە ماڵەوە بۆ گرنگی بەتوایەوە دواتر کە شتەکە تازە بۆ بە تەحسیل حاصل و بەدەستی هێناوە ئەو گرنگی پێدانە ئەیە بە هاوڕێکانی ئەو کاتە ئەیە بە هاوڕێکانی بچوونە دەرەوەکانی بۆیە لەم کاتیا ژن هەستەکە کەوکو جاران نەماوە ئەجا ژنیش چێکە لەو کاتەیە دانیشە بەردام بەراورد دەکە ئەڵێ باشە جاران چۆن بوو چ ڕۆمانسیەتێکی هەبوو ئێستا ئەو ڕۆمانسیەتی نەماوە جارە سەری مەسجە کۆنەکانی کاتەوە لە جاران ئاوا مەسجی بۆ منە نار ئێستا بۆ شێوازە نەماوە جاران بەم شێوازە گرنگی بە منە ئێستا بۆ شێوازە نەما بەردەوام مقارنە ئەکا بەراورد دەکا لە بینی ئێستای و بدایەت سەرەتا طبعاً ئەم بەراوردکردنە خۆی لە ئەسڵا بەراوردکردنێکی هەڵەیە چکە سەرەتا فەرقی هەیە لەگەڵ ئێستایە بەڵام چۆن ئەو ژنە ئەبێ بەردەوام ئەو هەوڵە بات لەو هەوڵەیە بێت کە علاقەکان وەکو سەرەتا لێ بکاتەوە طبعاً ئەمەش پێویستی بە کۆمەڵێک هەنگاو هەیە کە تۆ بیکەی ئەویشەوەیە کاتێک کە ئەو گرنگی بە تۆ نایە کاتێکە و کاتەکانی زۆربەی زۆری لە دەرەوەیە کە تۆ هەستەکەی تر سار بۆتەوە لە پەیوەندیەکەیە بەڵام دڵنیاشی کە هەر خۆشیەویت بەڵام سێرەکی سار بۆتەوە کاتێک کە توی تووڕە ئەبی یەیتەوە ئەو یەتەوە دەسەکەی بە تووڕەبوون و بە بۆڵە بۆڵ و تۆ بۆ ئێمە بەجێهێشتوانە ئەو چی لێت ئەوش دەسەکە بە بۆڵە بۆڵ ئەوش دەسەکە بە تووڕەبوون ئیتر وردۆردە ئەمەواکە ڕێزەکە نامێنێ بەڵام ئەی تۆ چی بکەی لەو کاتەیە لە بری ئەوی دانیشی بۆڵە بۆڵکەی لە بری ئەوی دانیشی بەراوردی سەرەتای خۆت و ئێستای خۆتکەی وەرە گرنگی بە خۆت بە لەو کاتەیە ئێتیمان بە خۆت بە بخوێنەرەوە شوێن هیواتەکانت بکەوە خولیاکانت بکە کاتێک کە تۆ ببینێ کە بە شوێن خولیاکانەوەی کە بە شوێن هیوایەتەکانی خۆتەوەی کە ئەخوێنیتەوە کە بەردەوام لە خەمی خۆتای خۆڕۆشن بیرکردنەوەی خۆتای کاتێکە زانێ ئەم پیاوە کە تۆ پلە بە پلە ئەچیتە پێشەوە گەشە ئەەکەی جارێکی ترم پیاوە چێکە هەوڵی بەدەستێنانی تۆیاتەوە ئەوێ جارێکی تر بەدەست بێنێتەوە بۆیە وردۆر دەوای لێت وەکو سەرەتای لێتەوە لەگەڵتا کەواتە ئەمە بکەی باشترە لە بەروی تانیشی بۆڵە بۆڵکەیت و بێتاقەتی خۆت دەربڕیت و بتۆڕیت و بچیتەوە ماڵ و دیسانەوە بگەڕێتەوە ئایسا خۆت هەر لە قسەکان ناوتت ماڵۆمان وای لێ هاتوڵێ کە بشتۆرەی بڕۆ پێ ناکەین هەر ڕچیتەوە لای ئێ بۆ ئەمە وای لێ هاتووە ینی ترتەوە بەرامبەر ئەو کاتە سەرەتا لەوانێ عەتفێکیان هەبوو بێ و هاوسۆزییان دەربڕی بێت ئەم جارە هاوسۆزیش بۆ دەرنابڕەوە دەخۆ هەرچێتەوە لای بۆی شتەکە بێزراو نەبێ هەم لای تۆ هەم لە بەردەم مناڵەکانیشە ئەی تۆ چی جوابی مناڵەکانی شەیتۆ کە هەموو ڕۆژە شەڕ بێ و تۆران بێ و دیسانەوە بگەڕێتەوە ئێ مناڵەکان ژەزانی چۆن ئەبن بە قوربانی ئەو وەزعە مناڵەکانە تەسیری تێ نەکردوون ئەم بابەتە طبعاً ئەکید حتا ناڵم نایەنە سەر سفرە لەگەڵمانە دیسانەوە شەڕ دیسانەوە شەڕ ئەی دیسانەوە کە ئەتۆری دیسانۆڵن دیسانەوە تۆران دیسانەوە چوونەوە بۆ ماڵی باپیرە هەم
کەواتە تۆ ئەبێ لەو کاتەیە کە ئەزانی ئەمە سوودی نییە بە دڵنیاییشەوە سوودی نییە بۆت وەرە گرنگی بە خۆت بە ینی هوەرێک هوەری پشتگوێ خستنێک هەیە بەڵام پشتگوێ خستێکی وانە کە توێت بە تاڵی هاوسرە پشتگوێ بخینە هوەری تەغافولی پێوتریانی تۆ لەم وردە هەڵانە وازەهێنی لە پێناو شتێکی گەورەترە چۆن لە پێناو ئەوی کە تۆ خۆت بەرەو پێشبەری گرنگی بە خۆت بێ ئەسڵم بە فرسەتێکی بزانە ئەو لەگەڵ هاوڕەکان یان مەشغوڵەت تۆ بە فرسەتی بزانە کە خۆت بەرەو پێشبەری خۆت ڕۆشن بیرکە گەشە بە خۆت بی حتا بچۆرە خولی سە مناڵەکان شکور گەورە بوون بڕۆ بۆ خول بڕۆ بەشداری کۆمەڵێک چالاکی بکە هیواتەکانت بەرەو پێشبەرە کاتێک کە ئەبینێتەوە بەم شێوازەی تۆ ئەو ژنەنیت کە لە ماڵ و هەردانیشی ئەبۆڵێنیت و بێت تااقەتی تو قساکەی کابینێتەوە بەم شێوازەی جارێکی ترەگەڕێتەوە بۆ لای تۆ ئەوێت سەر لە نوێ هەڵی بەدەستێنانی تۆ بە جا ئەم هەنگاوانە بکە دڵنیا بە دڵنیا بە بەم هەنگاوانە ژیانێکی تازەتر بۆ خۆ دروستەکەی لەم ژیانی کە ئێستا توێتای